جبو بیر اینانا کراساتا شنگاله یا کلسی هشت 2014 سر ازیان ده هاتی لشنگاله و به هزاران جی ازیان بونا قربانین اوه کراساته و اروسا به هزاران نهاد ناوا کمپان ده جیان آخپر زحمت دبورینن وکو وفاداریک بو خوینا شهیدن شنگاله کردستان ملبند هفته نینویه کتی نشتیمانی کردستان با دم 5 دقیقه به دنگی پاراستن و با اوه هلکفتا پر تعلو پر خوین اندام سرکرداتی و برپرس ملبند هفته نینوا حوال هلو پنجینی گوتی پیتبیب هموشیان خوب پشتوانیا ازیان بکین و شریجی بوبدز و اینانا مافینوان بکین ساڵ یادی کارەساتی جینۆساید کردنی شنگال کە بووە هۆی شەهیدبوونی هەزاران خوشک و برای یەزیدیمان و هەروەها لە بەرەکانی جەنگ بووە هۆی شەهیدبوونی سەدان پێشمەرگە و فەرماندەی قارەمان لێرەوە پرسە و سەرخۆشی خۆمان ڕادەگەێنین لە میاددا و سەری ڕێز و نەوازش نەوی دەکەین لە ئاسی هەموو کەسوکاری ئەو شەهیدانە و ڕۆحی پاکی شەهیدەکان و هەروەها ئەم میادە بۆ ئێمە یادێکە کە هەرگیز لە بیرمان ناچێت و لەسەر دەستی دەسەڵاتێکی ڕەشی داعش کە هێزێک بوون بۆ قڕکردنی هەموو کورد هاتبوون و هێزێکی مەترسیدار کە هەموو گەلی کوردیان خستە بەردەمی مەترسێکی زۆر گەورە لە خانەقین هەتا ئەچێتە کوبانی و ئەفرین و ئەوەی کە جێگای داخە لەم پەلامار و شاڵاوە پڕمەترسیەدا برازیلەکانمان تووشی کۆمەڵکوژیەکی گەورە بوون. جلای خوبە کادر و ئەندامن مەلبەند هەفتەی نینەوە یەکەتی نیشتیمانی کوردستان وەسا بەحسە ئەبێ کاراساتێ و بیرەوەریە پڕخۆینکردن. لەسەر ملەتی ئێزی دەڤەرە ئێزیدخانە شای شنگالێدا بە هەزاران زارۆک بوونە قوربانی و شەهیدکردن بە هەزاران گەنج سەرێوان ژێکردن نێزیکی سی گۆرستانێن کۆنکژی هاتیە ریارکردن بە هەزارە کەچ و ژنێ یەخسیرکردن دەست درێژی لەسەروان کردن هەر هۆسا ئەو ژن و کەچ هاتنە فرۆتن لە بازارên دەولەتên عەرەبی ئیرۆ ڕۆژ مەدیتە فەرە ئەم حازر بین هێرا و مبادرەکە گەلەکە جوان و پیرۆزشنک مەلبەندێنەی نەوەیەکەتی نیشتیمانی کوردستان و حازر بوون وەقفەکە تەبینی سەر کارەساتە شنگارێ ڕاستی ئەvە چەند ڕۆژەکە ئەم هەموو دل نەخۆشین دلگرانی ئەمەش هەمووەکو ئەوە کارەساتەکە بسەرێمە ئێزدیە هات و تایبەتی لچیای شنگارێ ئەو کچ و ژنێت ئێزدیا ئیرۆ ڕۆژ دەستێ داعشدا ئەو جهێل و پیرەمێرێت هاتینە کوشتن و زارۆکی تیرۆ ڕۆژ هاتینە سەرژێکردن لچیای شنگارێ سەبارەتە فکرەکە نادینی بڕاستی ئیرۆ ڕۆژە ملهێرا مەلبەندێنەی کەتی نیشتیمانی کوردستان استینکارە vê هەندێ دەکەین. یەکەتی نیشتیمانی کوردستان دەبێژێت پاراستن و پشتەوانیا ئێزیدیان ئەرکێکی نیشتیمانی و نەتەویە و ئامانجامەیە سەرەکیە ji berborîna du sala jî kadro endamên melbend hafte neynەوە wekû rêzgirtinek bo xûna şehîdên şingalê dîsan wekû wefadariyek bo wan keç û jinên êzî ew ên di nav destên Daeş de 5 deqa ser giyanê şehîdên Kurdistanê rawistiyan. Ekrem Derveş kanalê Badînan Sar. Qaza Şêxan.